بەرنامەی کۆمەڵە بۆ حاکمیەتی جەماوەری لە کوردستان. بەشی پێنجەم، مافی مناڵان. یەکەم، پشتیوانی لە ژیان و ئاسایشی مناڵان بەجیا لە بارودۆخی بنەماڵەیی لەلایەن دەوڵەتەوە. ئەرکی دەوڵەتە کە ئستانداردێکی یەکگرت و لە ئاسایش و ئیمکاناتی گەشەی مادی و معنەوی منداڵان و تازە لاوان لە بەرزترین ئاستی گونجاودا دابین بکات. دووهەم، پێدانی یارمەتی پێویست و دابینکردنی خزمەتگوزاری بە خۆڕایی پزیشکی و ئاموزشی و فەرهەنگی بە مەبەستی گارانتی و ئستانداردی ژیانی مناڵان و تازە لاوان سربەخۆ لە هەلومەرجی بنەماڵەیی. دابینبوونی ئەرکی پەروەردەی زۆرەملێ هەتا تەمەنی 16 ساڵ. سێم، سەرجەم ئەو منداڵانەی سەرپەرست و ئیمکاناتی بنەماڵیان نییە دەبێت لە ژێر چاودێری و سەرپەرستی دەوڵەتدا بن و ژیان و پەروەردەی ئەوان لە ناوەندە پێشکەوتووەکان و تەیار و مدێر لە ئەستۆی دەوڵەتە. چوارم، دروستکردنی دایانگا بە ئیمکاناتی گونجاو بە مەبەستی بوار ڕەخساندن بۆ سەرجەم مناڵان لە شوێنێکی زیندوو و داهێنەرانەی پەروەردەیی و کۆمەڵایەتی جیا لە هەلومەرجی بنەماڵەیی. پێنجەم، مناڵان چه ئەوانەی لە ژیانی هاوسەرێتیدا دەبن یان لە دەورەی ژیانی هاوسەرێتیدا دەبێت بە تەواوی مافی وەک یەک و یەکسانیان هەبێت. شەشەم، قەدەغەبوونی کاری حرفەیی بۆ مناڵان و تازە لاوانی خوار تەمەنی 18 ساڵ. حەوتم، قەدەغەبوونی هەر جۆرە ئازاردانێکی مناڵان لە بنەماڵە، قوتابخانە و دامەزراوەکانی پەروەردەیی و لە ئاستی کۆمەلگادا بەگشتی. و هەشتم، بەگشتدا چوونەوەی یاسایی لەگەڵ کەڵکی خراپ وەرگرتنی جنسی لە مناڵان. کەڵک وەرگرتنی جنسی لە مناڵان بە تاوانێکی قورس و جنایەت دەژمێردرێن. بەشی شەشەم، ئاسایشی گشتی و بیمە کۆمەڵایەتیەکان. یەکەم، بیمەی بێکاری پێویست لەسەر بنەمای لانیکەمی حەقدەست بۆ هەر کەسێکی سەروتر لە تەمەنی 18 ساڵ. دووهەم، دابینکردن و تەزمینی شوێنی نیشتەجێبوونی گونجاو بۆ سەرجەم تاکەکانی کۆمەڵگا. سێهەم، بێهداشت و دەرمانی گشتی بە خۆڕایی و گونجاو و چاودێری پزیشکی و دەرمانی سەرتاسەری بۆ سەرجەم کەسانی کۆمەڵگا. چوارم، خوێندنی بە خۆڕایی لە سەرجەم بوارەکان و بۆ هەموو کەس ئیجباریبوونی پەروەردە هەتا تەمەنی 16 ساڵی و بەرنامەڕێژی بەپەلە بۆ لەناوبردنی نەخوێندەواری. پێنجم، دابینکردنی خزمەتگوزاری تایبەت بە مەبەستی کەمبوونەوەی کاری ناوماڵ لە چەشنی جلشۆرخانە، دایەنگە و هیتر لە گەڕەکەکاندا. شەشەم، دابینبوونی ژیان، ئاسایش، گەشت و گوزار و پەروەردەی مناڵان لەلایەن دەوڵەتەوە بە جیا و سربەخۆ لە هەلومەرجی بنەماڵەیی ئەوان. حەوتم، دابینکردنی ژیان و ئاسایشی کەمەندامان و تەرخانکردنی ئیمکاناتی پێویست بۆ بەشداریدانی کۆمەڵایەتی ئەوان لەلایەن دەوڵەتەوە. هەشتم، دابینکردنی ژیان و ئاسایش بۆ بە ساڵات شوان و تەرخانکردنی شوێنی گشتی و گونجاو بۆ پاراستنی ئەوان. نوهەم، هەڵوەشاندنەوەی هەر جۆرە ماڵیاتێکی ناڕەستەوخۆ. و دەهەم، قەدەغەبوونی هاوسەرێتی کوڕان و کچانی کەمتر لە 18 ساڵ و ئازادبوونی هەموو کەسی ژوورتر لە 18 ساڵ تەمەن لە پێکهێنانی بنەماڵە بە بڕیاری خۆ.